بڵاوبینەرانی بەڕێز و خۆشەویست خۆشحاڵم جارێکی دیکە دێمەولاتان بۆ تاوتوێکردنی بابەتە گەرم و گرنگەکان بە پێی پرۆژەیە کە لە ئێستادا لە بەڕێوەبەراتی گواستنەوەی سلێمانیە وا بڕیارە لە ماوەیەکی نزیکدا سیستمێکی نوێ بۆ کاری تەکسی و پاس لە شارەکەدا ڕێک بخرێت. با پێی ئەو پلانەی کە دانراوە لە ڕێگەی لۆگۆیەکی تایبەتەوە کاری تەکسی لە پاسەکان جیا دەکرێتەوە و لە هەمان کاتدا ئەمە جگەلەوەی کە زۆربەی هاوڵاتیانی شارەکە ناڕازین لە جۆری کارکردنی ئەو پاسانەی کە تاکو ئێستا وەک گواستنەوەی گشتی لە شارەکەدا بەکار دەهێنرێت. من لەگەڵ هەموو ئەم بابەتانە چەند بابەتێکی دیکەی تایبەت بە گواستنەوە وەڵام لە میوانەکەم وەردەگرم. ئەویش بەڕێز کاک سدیق محەممەد بەڕێوەبەری گواستنەوەی پارێزگای سلێمانی. کاک سدیق بەخێر بێیت. زۆر سوپاس. سەرەتا پێم خۆشە ینی بۆچون بزان بەسەر ئەو پرۆژەیە کە ئێوەکو بەڕێبەراتی پارێزگای گواستنەوەی پارێزگای سلێمانی ئابەتتان کردووە سەبارەت بە ڕێستنەوەی کاری تەکسی. ئەم سیستمە چییە و ئامانج لێ چییە و دەتوانێت چی گۆڕانکاریێک لە بابەتی هاتوچۆ دروست بکات؟ بەڵێ ئێمە لە پارێزگای سلێمانیە لە سنتەری شارە ڕۆژانە نزیکەی 16,000 تەکسی هەتا 18,000 تەکسی بەردەوام کاری گواستنەوەی هاوڵاتیانەکەن. ئەم ڕێژێش زۆر زۆرە بۆ سنتەری شاری سلێمانی. ئێمە بە پێی دراسەیەکی ورد کە کردمان بە هەماهەنگی لەگەڵ کەرتی تایبەت لە ماوەی 6 مانگدا ئەم دراسەیەمان کە کرد بۆمان دەرکەوت کە سلێمانی تەنها پێویستی بە 3,000 تەکسیە بەم سیستەمەی ئێستا کە کاری تەکسیەکرێت. واتە ژمارەی تەکسی زیاد لە پێویستە لە شاری سلێمانیە و بۆ زانیاری بەڕێستان ئەو تەکسیانەی کاڵگری تابلۆی پارێزگای سلێمانین نزیکەی 27,000 تەکسیە و زایدە نزیکەی 800 تەکسی ترمان هەیە ڕقمباری کنکەی پارێزیەکانی عێراقن لە ئێرە کار دەکەن، هەروەها ژمارە تەکسی هەولێر دۆکیشمانەیە لێرە کار دەکەن. ئەم ژمارە زۆری تەکسیە بۆتە هۆی دروستکردنی قەڕەباڵغی و لۆدێکی زۆر لەسەر شەقامەکان و دوجار بۆتە مایەی پیسکردنی ژینگە و دروستکردنی بێکاریش لە ناو برایانی شۆفێری تەکسی گەڕۆیدا. ئێمە وەکو بەڕێوەبەراتی گواستنەوەی پارێزگای سلێمانی هەوڵمانداوەکەوە پرۆژەیەک بۆ شاری سلێمانی گەڵاڵە بکەین وە کوردوشمانە و ئەم پرۆژەی ئێمە بەشێکی لەگەڵ پرۆژەی گشتی کە بە هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەرایەتی گواستنەوەی دوهۆک و هەولێر ئەنجاممانداوە. هەرسێ بەڕێوەبەرایەتەکەمان بڕیارمان لەسەرەوە داوەکەوە بۆ هەرێک لە شارەکان بۆ نمونە لە شاری سلێمانیە بۆ تەکسی گەڕۆک لەزگە و لۆگۆی شینی لێ بدەین، بۆ هەولێر سوور بێ، بۆ دوهۆکیش لەزگەی ڕەش بێ و بۆ تەواوی هێڵەکانی دەرەوەی شار ئەو هێڵانەی کەوا هاوڵاتی لە قەزا و ناحیەکانی ترەوە ئەهێنن بۆ سنتەری شارەکان ڕەنگی قاوەیی بێت بۆ ئەوەی کە ئێمە تەکسی خەتەکان جیا بکەینەوە لە تەکسی گەڕۆکی سنتەری شارەکان بۆ پێی کە هیچیان بۆیان نەبێ تەکسی گەڕۆک نەتوانێت نەفەر بێتە دەرەوەی شار و ئەو تەکسیانەشی کە لە خەتا ئیژەکەن بۆیان نەبێت دوای دابەزاندنی نەفەرەکان لە گەراژ بێن کاری تەکسی گەڕۆکەن لە ناو سنتەری شارەکاندا. باشە خۆشبەختانە ئێمە لەم پرۆژەیە لەم بەشی پرۆژەیە ئێمە لە شاری سلێمانی تەندەری بۆ کرا لە پارێزگای سلێمانی ئاعلانی بۆ کرا و پرۆژەکە بۆ کۆمپانیای کافرۆش دەچوو بۆ پێی کە لە ماوەی 6 مانگدا ئەم کۆمپانیە بتوانێت لەزگە لە تەواوی تەکسیەکانی پارێزگای سلێمانی بدات. ئەوانەی کە هەڵگری تابلۆی پارێزگای سلێمانین زائیدەن ئەو تەکسیانەی کە ڕقمباریکن و هیچ من بەڵام کارتی کارکردنی کارتی ڕێگەپێدانی پۆلیسی هاتوچوان. باشە ئەم پرۆژەیە کە وەکو بەڕێزی یعنی باش ڕوونکردنەوەت پێەیە ئەمە تەنها پرۆژەی بەڕێوەبەراتی گواستنەوەی پارێزگای سلێمانی خۆیەتی بەسەر بەخۆیە خۆت ئەمە بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی گواستنەوە و گەیاندنی حکوومەتی هێرم ئێوە گەشتن بەم قەنەعات و بەم بڕیارە؟ ئەم پرۆژەی کە وەک باسم کردووەک و شریت و لۆگۆکە ئەمە بە تەنسیق و هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەراتی گواستنەوەی هەولێر و گواستنەوەی دهۆک ئەم پرۆژەیەمان گەڵاڵە کردووە و بڕیارمان لەسەرداوە. بەڵام ئێمە وەکو بەڕێوەبەراتی گواستنەوەی پارێزگای سلێمانی دوو شتی ترمان هەیە کە تەواوکەری کاری یەکەمن. ئێمە دوای ئەوەی کەوا لەزگەمان لە تەواوی تەکسیەکانی شاری سلێمانیدا تەکسی مەبەستم گەڕۆکە ڕەنگی شینیان پێدێت و کارتی کارکردنیان بۆ دەکەین لە قۆناغی دووەمە. بۆ واتە ئەگەر هەر تەکسیەک لە شاری سلێمانیە
لەزگەی شینی لێ نەدراوی و کارتی کارکردنی بەڕێوەبەرایەتی گواستنەوەی پارێزگای سلێمانی پێیان نەبێت بۆی نییە مافی کارکردن نییە لە ناو سنتەری شارەکە کاری تەکسی گەڕۆ بکات. بەڵام توخوا لێرەدایک پرسیار کاک سدەیانی پۆلەمای ڕابردوودا ئێمە دوو جۆر لۆگۆمان هەبوو بۆ تەکسی، ینی ئەوەی کە دانەیەکیان تایبەت بوو بە کارکردنی تەکسەکان لە دەرەوەی شارەکان و ئەوەی کە پێی دەوترێت ناو شارەکان ئەوانەی کە داخلی ئەەکەن، یعنی خۆ لە ماوەی ڕابردوودا ئەم جۆرە لۆگۆیان هەبوو، بەڵام دوای ماوەیەک ینی جۆرەکان سەرکەوتو نەبوو. ئەمەش ینی گرنتی چیە بۆ ئەوەی کە ئەم پرۆژێش بە هەمان شێوەی ئەو پرۆژەیە نەبێت؟ ئەم پرۆژە جیاوازی زۆرە لەگەڵ ئەو لۆگوانەی کە جەنابەت باسیەکەیت. ئەو لۆگوانەی ئەو کات پارچەیەکی بچووک بوو لە جامی ئۆتۆمبیلەکە ئەدرا، شۆفێر زۆر جار ئەچووی لێ ئەکردەوە. بۆ نمونە کاتێک کە نەفەری لە سنتەری شارەوە ئەگواستەوە بۆ قەزاناحیەکان یا بۆ پارێزیەکانی تری هەرێم و عێراق لەزگەیەکی سووری لێدا کە ئاهاتە ناو شار لەزگەیەکی سەوزی لێدا. بەڵام ئەم لەزگەی کە لە ئێستا لێدرێت لە شواردووری سیارەکە ئەدرێ و لە هەر دەرگەی سایە قوسەکەم بە قەبارەی چل بەچل لۆگۆی تایبەتی لێدێت و هەرێکێک لەو تەکسیانە ڕقەم و کۆدی تایبەتی خۆی ئەبێ. لەبەر ئەوە زۆر زەحمەتە، یان با بڵێم هەر ناتوانرێ تەزویرات بکرێت لە مەسائلی ئەو لێدانی لەزگە و لۆگۆی کە ئێمە بەنیازیم بیکەین. ئەم سیستەمە لە پارێزگەکانی دیکەی هەرێمی کوردستانی شانی جێبەجێ دەکرێت، علی بۆ بەبابەتێک بۆ مناقەشە؟ بەڵێ ئێستا لە ئەوەندەی من ئاگادارم لە هەر سێ پارێزگاکەی هەرێمی کوردستان کراوە بەتەندەر ئاعلانی بۆ کراوە و تەنانەت ئیحالەش کراوە. ئەمە ئەم پرۆژێ وەکو لێدانی لەزگە و لۆگۆ لە تەکسیەکان بە هاوبەشی لەگەڵ هەستێ پارێزیەکەی هەرێمی کوردستان کوردمانە. بەڵام پرۆژەکەی من دەوڵەمەندترە بۆ پێی هەموو تەکسێکی گەڕۆک ئەبێ کارتی کارکردنی خۆی هەبێت، کارتی کارکردنی تایبەتی خۆی هەبێ بۆی ئێمە ڕێگری لەوە بکەین کە ژمارەی تەکسی لە سنتەری شاری سلێمانیا ژمارەیان زیاد بکە. ئەوەی کە ئێستا هەیە ئەبێ لەوە زیاتر نەبێت. هەڵبەتە ئێمە لەسەر ڕاستپاردەی جەنابی کاقوبات کە کۆبوونەوەیەکمان لەگەڵا کرد عازی بەڕێزیان بەوە بووکەوە سنووردا بنرێت بۆ ژمارە زۆرەی کە ئەو ژمارە زۆرە تەکسی کە لە ناو شاری سلێمانیا هەیە. ئێمەش هەستاینە و پرۆژەمان گەڵاڵە کرد کە دوایەوەی کە لەزگەکە لە تەکسی درا ئەبێ کارتی کارکردنی بۆ دەرچێ، دوای ئەوەی کە ئەمێنێتەوە تەکسیەکان عەدەدێکی صافیمان بۆ دەرەچێ ئەو ژمارەیە دابش دەکەین بەسەر شاری سلێمانیە. باشە کاک سەدیق، بۆ نمونە ینی ئەگەر ئەم ڕێژەیەوە نەکەم بکرێتەوە لە 18,000 تەکسیەوە بۆ تقریبا 30,000 تەکسی وەکو بەڕێزت ئاماژت پێکرد، یعنی بۆ خۆی جۆرێک نییە لە خواردنی مافی ئەو کەسانی کە کاری تەکسی دەکەن یاخو بە جۆرە لە جۆرەکان بژێویان لەسەر کاری تەکسیە؟ بم باشە من مەبەسم ئەوە نەبوو کە وتمتم سلێمانی پێویستی بە 30,000 مەبەسم سلێمانی ئەڵم بەم سیستەمەی ئێساکی ئیژەکە بە 30,000 تەکسی اکتیفاکە. بەڵام پرۆژەکەی ئێمە بە کەس ناڵێین بڕۆرە ماڵەوە ئیژمەکە. ئێمە مافی کارکردن بە تەواوی چین و توێژەکانی کۆمەلگا ئەدەین کە کاری تەکسی خۆیکە، بەڵام بە شێوازێکی مۆدرنیانە سەردەمیانە. بۆ نمونە با بڵێن ئێمە شاری سلێمانی ئەەکەین بە 80 ویزگە یا 100 ویزگە، هەر ویزگەیەک بە پێی پێویستی خۆی. بۆ نمونە گەڕێکی مامۆستایان پێویستی بە 100 تەکسیە، 100 تەکسی بۆ دادەنین. بەڵام خەستەخانەی بۆ نمونە 400 قەڵەوی پێویستی بە 200 تەکسیە، 200 تەکسی بۆ دادەنین بە پێی سیستەم دادەنین. گەڕێکی کورسات پێویستی بە 150 تەکسیە، بۆ نمونە کارێزەوشک پێویستی بە 300 تەکسیە. بە پێی پێویستی گەڕێکەکان یان شوێنی چوەکو ڕاپەڕین لەوانەیە ویزگی وابێ پێویستی بە 500 تەکسی بێ، کەواتە بەرفراوانە. باشە ئێمە بە پێی پێویستی گەڕێکەکان و شوێنە گشتەکانی شاری سلێمانی دوای ئەوەی کە لەزگەماندا لە تەکسی گەڕۆک و کارتی کارکردنمان بۆ دەرکرد هەڵەسیم بە دابەشکردنیان بەسەر شوێنە گشتیەکان و گەڕەکانی شاری سلێمانی هەر یەکە بە پێی پێویستی. کەواتە پیاوەرەکە هەر چۆنێک بێ، ینی پرسیارەکە ئەمەیە بە پێی ئەوەی کە ئێوە داتان ناوە. بۆ نمونە ئەو ژمارە تەکسێ زۆرێک کە ئێستا لە ناو شاردا کار دەکات، ینی ڕێژەکە دەبێت کەم بکرێتەوە، وانە بەدڵنیاو کەمێت ئۆتۆماتیکیان. بۆ نمونە ئێمە نزیکەی زیاتر لە 1000 تەکسی خەتەکانمان هەیە کە نەفەر لە قەزاو ناحیەکان و پارێزیەکانی هەرێم و عێراقەوە ئەهێنە ناو شاری سلێمانی لە گەراژ دادەنێن. ئەم تەکسیانە زۆربیان هەمویانە هەڵەستن کە نەفەرەکەی دانا دێت تەکسی گەڕۆگەکە هەتا ئەو کاتێک کە جارێک کە سەرەی دێتەوە لە گەراژ نەفەرە باتەوە بۆ شوێنێکی بۆ ێنەوە.
ئێمە لەم قۆناغەیە لانی کەم ئۆتۆماتیکیان هەزار تەکسی زیاتر مافی ئەوان پێنادەین کە دوای دابەزاندنی نەفرەکانی لە گەراج بێنکاری تەکسی گەڕۆکن لە ناو شاری سلێمانیە. ئەگەر هاوڵاتیەک بە هۆی ئەم بڕیارەوە یعنی زیادمەند بێ ئێوە یعنی هیچ پلانێکتانەیە بۆ قەرەبووکردنەوەی ئەم هاوڵاتیە؟ لە ڕاستیە ئێمە بە هیچ کەسێکمان نەوتۆ بڕۆ تەکسی بکڕە بەبێ بەرنامە باشە بۆرە کاری تەکسی بکە. ئێمە پێشتریش لە دەستگاکانی ڕاگەیاندن چەندین جار لێدوانماندەوە تومانە ئەو کەسانی کە دەیانەوێت کاری تەکسی گەڕۆ بکەن یاخو لە هێڵەکانە کارەکەن ئەبێ یەکەمین شت مچەخۆری میری نەبێت. ئەمە ڕێنمایی وەزارەتی گواستنەوە و گەیاندنە. تەنانەت کەسێک کاتێک ئێوێ خەتێک بکڕێ ئێمە تاودی پێپڕ دەکەینەوە کەوا مچەخۆری میری نییە. ئێمە ئەمە چەندین ساڵە ئەم سیستەمە ئێمە ئیشی پێەکەین. بەڵام هاوڵاتیان ئەم بڕیاری کە وەزارەتی ناوخۆ دەری کردووە کە بەداخەوە من نازانم تا چەند تەنسیق و هەماهەنگی لەگەڵ وەزارەتی ئێمە بەس بە حاڵی خۆم ئەوەندەی من ئاگادارم هیچ تەنسیقێک و هەماهەنگێک نەبووە. بۆیە چەند مانگێک ئەم بڕیارەی وەزارەتی ناوخۆ تاخیرکە ئەگەرچی من 100% بڕیارەکەم لە لا پەسەندە بۆ جێبەجێکردن چونکە بەڕاستی ئەبێ ئێمەوەمان لە بەرچاو بێ کەسێک کارمەندێکی وەزارەتی ناوخۆیە یا پێشمەرگەیە یا حتا مۆزەفی مەدەنیە موچەیەک و سەرچاوی بژێوی ژیانی هەیە کەسێکی تر هاونیشتمانێکی تر لە وڵاتەیە هیچ سەرچاوێکی بژێوی ژیانی نیە تەنها تەکسیەکەی نەبێت یا ئەوەتە کارمەندەکە باواز لە کاری وەزیفی خۆی بێنە بێکاری شۆفێری بکە یا ئەوە تا خۆی یەکلایکاتەوە مەسەرەن کارمەندێکی ئاسایش مانگی لەوانەیە ملیۆنێک و 200,000 معاشی بێت. باش زۆر جار کاکسیان ینی پرسیاری هاوڵاتی پرسیاری ئەوە دەکات بۆ نمونە کە ئێوە ئەم سیستمە دەخەنە باری جێبەجێکردنەوە خۆ ئەو تەکسی بۆ نمونە هاوڵاتیە کە فەرمانبەرە دوجار ناچێت تەکسەکە لە ناو ببادیا خۆت بیمرێنێ دوجار دەفرۆشێتەوە بە کابرایەکی مەدەنی و ئەو دێ ئیشی پێ دەکات ینی ئەمە ڕێگایکی سەرکەوتووە بۆ ئەوەی کە ڕێژەی تەکسی پێکەم بکرێتەوە و سیستمەکە ڕێک بخرێت. برای بەڕێزم ئێمە کە لەزگەمان لە تەکسیدا تەبان دەبێت ئەو پرۆژە لە ماوەی 6 مانگدا جێبەجێ بکرێت. ئێمە ئێستا حالیان تەندەرەکە کە ئیحالە کراوە بۆ کۆمپانیای کافرۆش بە کتابی ڕسمی ئیحالەی وەزارەتمان کردووە و داوامان کردووە کە وەزارەت بە زووترین کاتیگرێ بەس لەگەڵ کۆمپانیای ناوبراوە بکە بۆ ئەوی پرۆژەکە بخێنە بواری جێبەجێکردنەوە. دەبێت لە ماوەی 6 مانگدا تەواوی تەکسی گەڕۆکی شاری سلێمانی سەنتەری شاری سلێمانی لۆگۆی شین لە تەکسیەکاندا دوای ئەو بەروارە هەر تەکسێک لۆگۆی شینی پێوە نەبێ ئێمە یەکسەر لە ڕێگای تیمێکی هاوبەش لەگەڵ برایانی پۆلیسی هاتوچۆ دەست بەسەر ئۆتۆمبیلەکەی ئاگرین و حیزیەکەی مافی کارکردنی نامێنێت. بۆیە داواکارم لە شۆفێرانی بەڕێزکەوە ئەوانەی کاری تەکسی گەڕۆگەکەن لە شاری سلێمانیە دوایەوەی کە ئالانمان کە لە دەستگاکانی ڕاگەیاندن بە زووترین کات سەردانمان بکەن بۆ ئەوەی کە هەم کارتی کارکردنیان بۆ دەربکەین هەم لە زیێکەشیان لێ بدرێ چونکە دوای تەوابوونیەوە 6 مانگە هەر کەسێک ئەگەر چی با بڵێن هیچ سەرچاوێکی بژێویشی نەبێت جگە لە کاری تەکسی ئێمە ڕێگای پێ نادەین کاری تەکسی بکە. بەم خۆناقی ئێمە یەکەمین شت ڕێگری لە زیادبوونی ژمارەی تەکسیەکەین بۆ نمونە با بڵێن ئەمڕۆ لە شاری سلێمانی 16,000 تەکسی لە سەنتەری شارە ئیژەکە کە ئەم قەرارەمان خستە بواری جێبەجێکردنەوە نابێتە 16,001 تەکسی قەفڵی یەکەین تر کەسی کە بۆی نییە بچێت تەکسی لە معرزەکان بکرۆ بێتە سەرجادە و کاری تەکسی بکە چونکە عەدەدەکەی قەفڵ لەبێت لەوە زیاتر نابێت. هیچ ڕێنمایەکی نوێژ نییە بۆ ئەوەی کەسێک بێ کاری تەکسی بکە لە داهاتووە نەخێر ئێمە هەتاوەکو سلێمانی پێویستی بەم تەکسیانە بێت تەکسی زیاد ناکرێت بەڵام ئەگەر هاتوو لە ئایندەیە ئێمە باخسە لەسەر 10 ساڵی ترکی شاری سلێمانی گەورە بێ ژمارە دانیشتوانی زیادە بێ وا پێویستەکە لە شاری سلێمانیە کەوە بۆ نمونە ئەم 16,000 تەکسی بکرێتە 20,000 تەکسی یا بکرێتە 70,000 تەکسی ئەو کاتە ئەو 1000 تەکسی ئێمە لە ڕێگای تیر و پشکەوە لە ڕێگای بانگەوازۆ لە ڕێگای دەستگاکانی ڕاگەاندنەوە داوا لە هاوڵاتیانەکەین ئەو کەسانێک کە دەیەوێت کاری تەکسی گەڕۆ بکە لە شاری سلێمانیە دەتوانێت داواکاری خۆی پێشکەش بە بەڕێوەبەرایەتیمانکە بەڵگە مستەمسەکان لەگەڵە خوا بێنێ ئەو کاتە چۆن کەسێک ئێستا خەتی بۆ نمونە تەکسی هەولێری بۆ دەرەچێ یان بەغدای بۆ دەرەچێت بە هەمان شێوە
مافی کارکردنی دەبێت لە ناوشاری سلێمانیە. ئەمە وەک ڕێخستنی کاری تەکسی لە داهاتوودا، بەڵام خۆ یعنی گلەکانیش کەمنین لە بابەتی ئۆتۆمبیلانی بە تایبەتی کە پاس وەکو گواستنەوەی گشتی لە پارێزگای سلێمانیدا بەکاردێنێت. هاوڵاتیان زۆر جار دەبینین گلەی ئەوە دەکەن کە پاسەکان خراپن، کۆنن و ئامێری سافتکەرە و گەرمکەروی تێدا نیە. ئێوە هیچ پرۆژێکی دیاریکراوتان هەیە بۆ گۆڕینی ئەم پاسانەوە پاسی نوێ؟ بەڵێ ئێمە وەکو وەزارەتی گواستنەوە گەیاندن پێش قەیرانی دارایی کە ڕوبەڕووی بە هەرێمی کوردستان بووە، پرۆژەیەکمان هەبوو بە تەنسیق و هەماهەنگی لەگەڵ وەزارەتی ناوخۆ لەگەڵ وەزارەتی دارایی بەوەی کە هەموو ئۆتۆمبیلێکی مۆدێل کۆن خاوەنەکەی ئەیتوانی بە تایبەتی مەقسە لەسەر پاس دەکەین، ئەم پاسانە بیان برێنێ لە مقابلە سلفەیەکی پێ ئەدرا وەزارەتی ناوخۆش تابلۆیەکی بێ بەرامبەر پێدا بۆ ئەوەی کە ئۆتۆمبیلە نوێەکەی کڕی ئەم تابلۆ لێ بچێت و هیچ پارێ پێنەدا بە تابلۆکە. بەڵام بەهۆی قەیرانی داراییەوە ئەم پرۆژەیە ڕاگیرە کە ئومێد دەکەم دوای باشبوونی قەیرانی دارایی هەرێمی کوردستان جارێکی تر ئەم پرۆژەیەوە گەر بکرەوە ئەو ژمارە تەکسیکە ئەو ژمارە پاسە مۆدێل کۆنانی کە لە ناو شاری سلێمانیا ماون ئێمە بتوانین لایەن بەرین لە شوێنیان پاسی مۆدێل بەرز بێن و حەزیەکەم هەر لە ڕێگەی تەلەڤیزۆنەکەی بەڕێستانەوە ئەو برا شۆفێرانە ئاگدار بکەمەوە ئەوەی کە پاسەکانیان لەخوا مۆدێلیان لە خوار 2000ەوەیە تابلۆی سلێمانی بێ یاخود پارێزیەکانی هەرێمی کوردستان یاخود تابلۆی باریک بێ هیچ جنوب بێ دەتوانن پاسێکی سەروی 2000مان بۆ بێنێ بۆ نمونە 2002مان بۆ بێنێ ڕقم باریکیش بێ بەس بە مەرجێک ئارمی پێدرا بێت لە بەڕێوەبەرایەتی پۆلیسی هاتوچوی پارێزیە سلێمانیەوە ئێمە دەتوانین ئەو پاسانە دابنین لە شوێنی ئەو پاسە مۆدێل کۆنانە. بەدەر لەمە یانی هیچ پرۆژێکی دیکەتان نییە ینی بۆ هێنانی ئەو پاسانەوە ماوەیەکی ینی باسیەوە دەکرات کە سیستمی هاتوچۆی شەوانەی عنیوی کە پاسی ینی بەکار بێنرێت ئەم بابەتە بەکوێ گەیشتووە؟ هەڵبەتە وەک عەرزم کردی ئێمە بەهۆی ئەم قەیرانە دارایی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە بەشێکی زۆر لە پرۆژەکانمان ڕاگیرەوە. ئێمە وەک وەزارەتی گواستنەوە گەیاندن هیچ بڕەپارەیەکیان بۆ بەڕێوەبەرایەتی گواستنەوەی پارێزگای سلێمانی تەرخان نەکردووە کە بتوانین ژمارەیەک پاسی مۆدێل بەرز دابینکەین بۆ شاری سلێمانی. بەڵام کردنەوەی بۆیە ئێمە هەستاین ئەم بۆشاییە پڕمان کردەوە بە هەماهەنگی لەگەڵ کەرتی تایبەتە. لەو چوارچەوەیە کۆمپانیای شا پرۆدەکشن کە کۆمپانیایەکی خۆماڵیە تەڵەبێکی پێشکەشکردین کە ئەوێ ژمارەیەک پاسی مۆدێل بەرز بێنێتە شاری سلێمانی بە تایبەتی بۆ بازنەی مەلیک مەحموود بە تایبەتی بۆ شەوانە پاسی سلێمانی و ئەم پرۆژەیە ئێستا لە پارێزگاری سلێمانی لە بەشی یاساییە لەگەڵ کۆمپانیای شا پرۆدەکشنە بە دوای دەرچەیەکی یاسایی یاگەڕن کە لە ژێر چتری یاسایەکە کارکن ئایا لە ژێر چتری یاسای خزمەتگوزاری یاخودۆ بەرهێنان بێ دوایەوەی کە ئەمەیان یەکلایی کردەوە پرۆژەکە جارێکی دەگەڕێتەوە بۆ لای ئێمە و ئێمە وەکو لایەنی پەیوەندیدار بە کاری تەکسی ئەو پاسانەی کە دێنە شاری سلێمانی و ئەبێ مۆدێلیان لانی کەم لە 2007 کەمتر نەبێ و ژمارەیەکی زۆر لە هاوڵاتی بگرێت چکە ئێمە کۆمەڵی گرفتمان هەیە لە شاری سلێمانی کە وای کردووە هاوڵاتی گلێ و گازندەی زۆرێ بێ لە پاس یەکێک لەو گلیانە ئەوەیە سیستەمی ساردی و گەرمی برانی شۆفێر بەکاری نایەنن. دووەمیان کۆنی ئۆتۆمبیلەکان، سێمان قەرەباڵغی سەر شەقامەکان، چوارەمیشیان کارکردن بە سیستەمی نەفەر. ئەمە وای کردووە کە هاوڵاتی دوورکەوێتەوە لە بەکارهێنانی پاس و ڕوو بکاتە تەکسی یاخود ئۆتۆمبیلی تایبەتی خۆی بە تایبەتی بۆ گواستنەوەی بۆ سنتەری شار. ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گواستنەوەی پارێزگای سلێمانی داوامان لەلایەن پەیوەنددارەکان کردووە کەوا بە تەنسیق هەڵسین پرۆژەیەک ئامادە بکەین پرۆژەکە بریتی بێلەوەی کە لەمە دوا پاس بە سیستەمی کات دەرچێت لە گەڕەکەکانەوە بۆ نمونە بینی پاسێ بۆ پاسێک 10 دقیقە بێ نەفەری هەبێیان نەبێت دەرچێ ئەمە وایە حرەکەکە بە قووەترە بێ ڕاستە لە سەرەتا لەوانە نەفەریان کەم بێ بەڵام منی هاوڵاتی کاتێکە لە مووقفێکی پاسە ئەوەسم ئەزانم پاش 10 دقیقەی تر
پاسێک دۆ من سوارێ ماچم بە بازار پێویست ناکە ئۆتۆمبیلی تایبەتی خۆم بەرم لە ناو بازار ڕایگرم شوێنە ڕاگرتنی نییە یا بێت تۆ لە گەراجە ڕایگری پارە بی بەڵام من کاتێککە بزانم لە 10 دقەیە پاسەکە دێ من هەڵەگرێ پێویست ناکە سارە ئەمە یەک دووەمیشان ئەبێ برایانی شۆفێرانی پاسەکانیان گۆڕم بە مۆدێلی بەرز وە سیستەمی ساردی و گەرمی بەڕاستی ئەبێت لە ئۆتۆمبیلەکانیانە باشە کاکسیانی ئێوە بۆ خۆتان تۆ بەڕێبەری گواستنەوەی سلێمانیت یعنی بۆچی ئێوە بڕیارێکی دیاریکراوتان نییە یان بۆنەوە بڕیارەکەتان بۆ خۆتی ئەوەی نییە کە ئەم سایق پاسانە ناچارکە کە پاسەکانیان بگۆڕن ینی بۆچی لێرۆ داوایان لێ دەکەی ینی بۆ خۆی بڕیارێکتانی ئێوە لە ڕاستیە ئێمە قوتی ئەوەمان هەیە وە برایانی شۆفێر گوێڕایەڵی بڕیارەکانی ئێمە پابندن پێ بەڵام حقیقەتێکەیە ئێمە وەکو با بڵێن پارێزگای سلێمانەوە وەکو هەرێمی کوردستانیش ئەو قەیرانەیەک لە دوایەکانی کە ڕوبەرووی هەرێمی کوردستان بۆتەوە بە تایبەتی قەیرانی داراییکە لە هەموو قەیرانەکانی تر قورستر و سەختتران من ناتوانم بۆ نمونە سایق پاسێکی خەتی مامۆستایان پاسەکەی مۆدێلی هەشتایە بۆ نمونە ئازادی کارە زەوشک هەرێکێ لەمانە پێ بڵم کاکە گیان تۆ لەمە دوا نابێ کارکی لەبەرەوەی تەبریل لە سارەکەتانە لەبەرەوەی کە گەرمیتیانە لەبەرەوەی مۆدلی سارەکەت کۆنە مقابل بەوە من ناتوانم پاسێکی 2016 پێ بفرۆشم بە مانگی بۆ نمونە بە 200,000 قیس بێ خۆی لە ڕاستی ئەبێ حکومەت ئەم هەنگاوە هەڵبنێ بەڵام ئێمە ئەم قەیرانی دارایە بەرۆکی گرتوین هەتا ئەم دەقیقەیەش بە تەواوەتی لێخەمان نەبووتەوە دەکرێت دوای چاکبوونی باری دارایی من خودی خۆم پرۆژەم ئامادەیە داواکەم کەەوە پاسی مۆدل بەرز حکومت خۆی بهێنێ و بیدا بە ئەو سایق پاسانەی کە پاسەکانیان مۆدل کۆنە لە بەرامبەریان ماگانە پارەیەکی ڕەمزی وەربژێ نەک وەکو ئێسای کۆمپانیەکان بۆ نمونە پاسێک بایی $30,000 ینی باڵێن بە زمانی $3 بیکڕێ مانگی دەوەرە قەبدا بە شەریکە پاسی وا هەیە لە مانگێکە بای 500,000 ئیژەکە چی بۆ گەراج بێ چی بۆ گاز بێ چی بۆ مەصرفی خۆی بێ لەبەر ئەوە پێویستە لەسەر حکومت کە بڕێک پارە تەرخام کە و بە قستی درێژخایان و بە قستی 10 ساڵ 15 ساڵ پاسی مۆدل نوێ بدا بە ئەو برا شۆفێرانە ئێمە ئەو کە دەتوانین ئیجباریانکەین بەڵام من کاتێک کە نەتوانم بەدیلی ئەو پاسە کۆنەی بۆ دابی بکەم ناتوانم بڵم کاکە تۆ بڕۆرە ماڵەوە نابێ ئیشکێ چونکە ئەویش ماڵ مناڵی هەیە ئەویش ژیانی هەیە بەڵێ باشە هەر لە بابەتی هێنانی ئەو پاسانەی کە وت دۆک پرۆژەیەک ڕەنگە لە داهاتوودا بکەیتە بواری جێبەجێکردنەوە ینی هێنانی ئەو پاسانە کە بۆ نمونە ئەگەر 40 نەفەری 50 نەفەری بێت لەگەڵ سیستم یا تووشەی شەقامەکانی ئێمەدا گونجاوان پاسانە دەتوانێت لە هەموو شوێنێکی پارێزگاکەتە ئیش بکات بەڵێ جا من ئەو پرۆژەم بۆ جەناب تەواو نەکرد ئێمە بەنیازین لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان سندیکە و مرور و قامێتی پارێزگای سلێمانی من لێ ڕۆسپاسی کاگاوا دەکەم کە هەمیشە پاڵپشتێکی زۆر باشی بەڕێوەبەرایەتی گواستنەوەی پارێزگای سلێمانی بووە ئێمە لە هەوڵی ئەویان بەتەنسیک کە لە شارڕێکانی شاری سلێمانیە خەتی پاس جیا بکەینەوە بۆی پاس لە پێش تەکسی لە پێش ئۆتۆمبیلی تایبەتیا بکاتە سنتەری شار ئەمە واکە کە هاوڵاتی زیاتر پاس بەکاربێنە گواستنەوەی گشتی بەکاربێنە سەبارەت بۆ پرسیارێک کە جەنابەت کردت ئایا شەقامەکانمان ئەوە هەڵدەگرێ ئێمە ئەو پاسە مۆدل بەرزانەی کە 40 نەفەری و 50 نەفەری کاتێک کە هاتنە شاری سلێمانی ئێمە بۆ بازنەی مەلک مەحموودی دانین کە وەستانی دیانە بەردەوام ئەسوورێتەوە ئەنجا تۆ بێنە بەرچاوی خۆت 50 ئۆتۆمبیل چەنە شەقامەگرێ ئەی یەک پاس کە 50 نەفەری پێچە نەگرێ هەم لە ڕووی بنزینەوە کەمترین بنزین سەرڤەکە گاز سرف دەکە هەم لە ڕووی قەرەباڵغی لۆدی سەر شەقامەکان کەمتری یەکاتەوە هەم لە ڕووی تێچووشەوە بەڕاستی پاس هەرزانترەوە لۆیە کە حتا هاوڵاتی ئۆتۆمبیلی تایبەتی خۆی بەکاربێنە ئێمە ئەو پاسە گەورانە ناخینە ناو سنتەری شارەوە نایخێنە نای مزگەوتی گەورە شوێنی ئێمە بۆ نمونە بازنەی مەلک مەحموودە یان بۆ نمونە شاڕەی سالم سەرکەوێتەوە بۆ لای پاڵاز لە پاڵاسەوە بەرەو فولکەی دەستەکە و لێوە بڕاتەوە بۆ لای خەسەخانە چواسە قەڵەوێڕی یعنی زیاتر ئەو جادانە بەکاردێنن کە گەورە و پانن گونجاو بۆ ئەو پاس باشە
هەر لە چوارچەوەی سیستمی ڕێخستنی کاری تەکسی ینی بۆ نمونە زۆر جار باسیەوە دەکرێت کە بۆ خۆی کرێی تەکسیش بۆ خۆی کێشێکی تر لە پاڵکێشەکانی دیکەی هاتوچۆدا ینی ئەو بۆ خۆتان چیتان کردو بۆ ڕێخستنی سیستمی تەکسی و ڕەنگە هاوڵاتی زۆر جاگلەی ئەوە دەکات کە تەکسی گرتووە لە شوێنێک بۆ جێگەیەکی دیکە بۆ نمونە بە 3000 بەڵام هەر هەمان ڕۆژ لەم شوێنە ڕۆشتە بۆ شوێنێکی دیکە بە چەند هزار قات ینی زیاتر چی کردووە بۆ ئەمە ینی بەرنامەکانی بۆم بابەتە بەڵێ خۆی دوو ڕێگامان لەبەردەسێ ئەو پرۆژەی کە من ئامادەم کردووە کە دابشکردنی تەکسی شاری سلێمانی بەسەر ویزگەکانی شاری سلێمانی بە پێ پێویستیان ئەو کاتە لە هەموو ویزگەیەکە نرخ دیاری ئەکرێت بەداخۆ ئێمە لە هەرێمی کوردستان بەهۆی قەیرانی سوتەمەنیشەوە ناتوانین ئێمە سعر تەسبیت بکەین ئەمڕۆ بنزین بە 500 دینارە بەیانی بە 600 دوو بەیانی بە 700 دوای دێتە خوارەوە چێتە سەرەوە ئەم بەرز و نزمی نرخی سوتەمەنیە وای کردووە ئێمە وەکو سەرجەم بەڕێوەبەرایەتەکانی هەرێمی کوردستان نەتوانین سعر تەسبیت بکەین چونکە کاتێککە بنزین بە 500 جیاوازە وەک لەوەی کە بە 1000 فەرقەکە زۆرت بقات تەکلیفاکە لەبەرەوە ئێمە نرخ بە پێی نرخی ڕۆژ سوتەمەنی بەچەند بێ لەسەر ئەو ئەساسە بەڵام قسەکە لەسەرەوەی کاک سەدیق بۆ نمونە ینی نرخێک دابنێریە کە دوجار هەم هاوڵاتی بتوانێت ینی چۆنەڵێ بی کرێکە بعد و هەم شۆفێریش قەنەعەت بۆ بکات کە ئەم نرخە کەم نییە بۆ ئەو ینی حدێکی بۆ سەد لەم بینەدا ینی بەدنیایەوە ئێمە دوو ڕێگامان هەیە بۆ تەنزیمەوە یا ئەبێ ئەوە تا سیستەمی کیلۆمەتر بەکاربێنی یا ئەبێ نرخەکان ئاعلانی بکەین لە بۆ هاوڵاتیان کەوا مەسەرەن لە کورسات بۆ ناو بازار 3000 دینارە بۆ نمونە لە سەرچنارە بۆ ناو بازار 4000 بێ لە بەکرەجۆ مەسەرەن بۆ نمونە هەر بە 4000 بێ یا لە ڕاپەڕینەوە بە 5000 بێ یا بۆ سیستەمی یاوەتە بە سیستەمی کیلۆمەتر ئێمە سیستەمی کیلۆمەتر بە مطلقەن لەلام ڕەفزە لەبەر ئەوەی کە ئێمە لە ناو شاری سلێمانیە جادەکانمان تەسکە بۆ نمونە کەسێک لە فولکەی کاوە سوار تەکسی بێ بڕوات بۆ جادەی ئۆرزدی کەمترە لە کیلۆمەترێک بەڵام جاری وایە بە 20 دقە ئەو مەسافەیە نابڕێ لە کاتێکە کە تەکسێکی هاوشێوەی ئەو دەتوانێت لە بازنەی مەلک مەحموودا دەورانی تەواوەتی بکە کە چەندین کیلۆمەترە بەڵام ئەوە کە کیلۆمەترەکە لەبەر قەرەباڵی شەقامەکان ناتوانێت ئەو مەسافە کورتە لە ماوەیەکی کورتا ببڕێت لەبەرەوە سیستەمی کیلۆمەتر بۆ شاری سلێمانی نەجاحەت ناهێنێ ئەی چی نەجاحەدێنەوە نەجاحەدێنەکە ئێمە سعرەکان تەحدید بکەین بڵێن بۆ نمونە لە توی مەلیکەوە بۆ سەرچنار 4000 سعرەکە تەحدید بکەین ئەمەش کەی دەتوانین بە تەسبیتیکەین دوای ئەوەی کە تەکسیەکانی شاری سلێمانیمان دابەش کرد بەسەر ویزگەکان ئێستا بۆ نمونە ببەخشە ئێستا بۆ نمونە تۆ سواری پاسی تاسوجابی 750 دینارە لێسێنرێ بەڵام سوار پاسی کارەزەوە شک بە 500 دینار لێسێن ئەمە هەموو هاوڵاتێک ئەوە نێدا سایق پاسەکەش ئەزانێت چەند وەردەگرێ و هاوڵاتێکەش ئەزانێت چەنەدا بە سایق پاسەکە دوای جێبەجێکردنی ئەو پرۆژەی کە بەندە 6 مان خەریک بووە بە تیمێکی 20 کەسی دوایەوەی کە پرۆژەکە جێبەجێکرا هاوشێوەی پاسەکان هەموو هاوڵاتیەک لە گەڕەکەکەی خۆیەوە ئەزانێت بە چەند ئەچێت بۆ ناو بازار بە چەند ئەچێت بۆ گەڕەکەەکانی تری شاری سلێمانی باشە خۆلەوانەیە کاکسە گرفتەکە ئەوە بێت کە لە ماوەی ڕابردوودا ینی نرخ هەبوو بۆ کاری تەکسی بەڵام شۆفێران پێوەی پابند دەبوون ئێوە بۆ نمونە هیچ با داداچوونێکتان کردو بۆ زیادەیە کە لە هاوڵاتی وەردەگیرێت من عەرزی جەنابتم کرد ڕۆژی وا هەبوویان ئێمە کە دراسەمان کردووە 15000 تەکسی لە شارە بووە 16 بەم ینی کەم ڕۆژە بواتۆتە 15 بەڵام لە 16 بۆ 18 ئینی کردو من 16000 تەکسی لەم شارەیە بەردەوام ئەخولێتەوە شوێنێکی معەنی نییە لێی بوەسێ هەتاوەکو من بتوانم ئیجراعات لەگەڵا بکەم یعنی زۆر قورسە تۆ لە ناو 16000 تەکسیە تەکسیەک 500 دیناری لە کەسێ زیاتر وەرتووە چۆن نەیدۆزیێمە کاچی زۆر قورسە بەڵام ئەگەر من 100 تەکسیم لە ویزگەی کارێزەوشتێکدانە و هاوڵاتیەکە زانی لە کارێزەوشەوە بە تەکسی بۆ ناو بازار
بۆ نمونە 2500 یا 3000 یەک دینار زیاتر نادا بە خاوەنی تەکسی. باشە حتا ئێمە دەتوانین سیستەمێککە لەگەڵ ئەمەیان بەکاربێن کە سیستەمی کارتێ، یعنی هاوڵاتی ئەگەر کارتێکی پێبێ لە جیهازی بەردەم شۆفێرەکەیدا 30,000 خۆی هەڵدەگرێت تەواو ناتوانێت یەک دینار زیاتری لێ بسیێنێت. باشە وەک دوایین پرسیار هەموو ئەمانەی کە لە چوارچێوەی ئەم نیوکاتژمێرەدا باسمان کرد کەی دەچێت بواری جێبەجێکردنەوە کەی هاوڵاتیان بەرهەمی ئەم پرۆژەی ئێوە دەبینن. عەرزی بەڕێزمانتان کرد کە لە ئێستاە پرۆژەی لێدانی شریت و لۆگۆ لە تەکسی گەڕۆکی شاری سلێمانی و لە تەکسی هێڵەکانی شاری سلێمانی کە وڵاتیان بۆ دەرەوە دەگوازێتەوە بە پێچەوانەوە، ئەوە ئێستا تەواوی ئەوەلیاتی ئەو پرۆژەیە لە دیوانی وەزارەتی گواستن و گەیاندنە چاوەڕوانی ئەوەکەین کە گرێبەست لەگەڵ کۆمپانیای کافرۆشا بکرێ بۆ ئەوەی کە لە ماوەی 6 مانگدا پرۆژەکە بچێتە بواری جێبەجێەوە. من تەسەوەرەکەم ئەم چەند هەفتەی ڕابردوو کە ئیشەکە تۆزێک وەستێنرا بێ لەبەرەوە پێکەنانی کابینی نوێی حکوومەتی هەرێمە کۆمێ دەکەم لە ئایندێکی نزیکە ئەو کابینەیە تەشکیل بکرێەوە وەزیرێکی تازە بە وەزارەتی گواستن و گەیاندندا بنرێ و ئەو گرێبەسەی لەگەڵ واژوو بکرێت و ئێمەش تەنسیق و هەماهەنگیمان دەبێت لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان بۆ جێبەجێکردنی پرۆژەی شریت و لۆگۆی شاری سلێمان. زۆر سپاس بۆ سدیق محەممەد بەڕێوەبەری بەڕێوەبەتی گواستنەوەی پارێزگای سلێمانی سپاس بۆ ئامادەبوونێت. دووبارە بەخێر بێت. سپاس. بینەرانی بەڕێز و خۆشەویست هاتەوەرێکی دیکە و بەردامێکی دیکە شاد و بەختەوەر بن.